ئاماژە بۆ شارێک دەکات کە بە ستالینگرادی کورد و قەڵای بەرخودان ناسرا. خۆی و هاوڕێ پێشمەرگەکانی دیکەی ڕۆڵیان هەبوو لەوەی دەست بە باڵی ئەو شارەوە بگرن تا نەکەوێ. ڕۆژی سێشەممە 28 دەی ساڵی 2014 دانیشتوانی زاخۆ و دهۆک لە باکووری کوردستانی شارەکانی ئامەد، نسێبین، مێردین، ڕووها و جزیرە لە کەرنەڤاڵێکدا کە بە گوڵ و خۆشانەوە سازکرا بوو پێشوازیان لە کاروانی ئەو پێشمەرگانە کرد کە بەچەک و جبەخانەیەکی زۆرەوە بە دوو پارچەی کوردستاندا تێپەڕین و دەیانویست لە پارچەی سێەم هەوشانی شەروانان بەرگری لە کۆبانێ بکەن. ئێمە ئەفسانەی داعشمان تێکشکاند. ئەمە قسەی ئەو پێشمەرگەیەیە کە ساڵێک لەومەبەر لەگەڵ 149 هاوڕێ پێشمەرگەی دیکەی بووە ڕێبواری مەنزڵگایەکی دوور کاوێش هەر کوردستانە. کە داعش بەوەی زانی کە ئەمە دەچین بەرەو کۆبانی ئەو ڕێگای ئەمە پێ دەچین ویستیان بێن لە ڕێگای ئەوەی دانێنەوە، ینی ئەومان لێدانێنەوە بۆ سەمان لێدان لێماندان ئەوە بوو. ئەمە ڕێگۆرمان کرد، ڕێگۆرەکە ئەوە بوو ڕێک بەو چێنی بەو دیوەی دابوو 700 مەتر بوو لە ناو کۆبانی ئەو بشە و بەڕێکەوتین داخلی ناو کۆبانێ بوو. کۆبانی ئەو کاتی ئەمە چوین چی وهەی نما بوو 115 بچینە لە دەست شەروانەما بوو، چی وهەی نما بوو هەمووی ئەوە ینی ئاخر ئەوە بوو بەس کە چاویان بە هێزی پێشمەرگەی کوردستان کرد چوو پاک پشتیان بکە وەلایان بەرز بۆ ڕۆژ بە ڕۆژ ڕۆژ بە ڕۆژ ڕۆژ بەوەی لە هاتە تاکو ئەمە لێ بن ئەو وەزبێ ئێمە لێندر بەشداریمان کرد کەتە 150 کۆبانێ ئازاد کرا. چوونی پێشمەرگا بۆ کۆبانێ بەپێی ڕێکەوتنی ئەمریکا و تورکیا و کورد بوو کە پێشمەرگا وەک هێزی پشتیوانی بەچەکی قورسەوە لەگەڵ شەروانان بچنە کۆبانێ و ڕێگا لە کەوتنی ئەو شارە بگرن. ئەو ڕۆژی داخل من شەرمان نەکرد بەس لۆ ڕۆژی دوام لەوێندە لە کۆبانی ئەفسانەی داعشمان تێکشکان، یعنی داعش وەرەی تەواو دابەزی. فەیسەڵ قادر یەکێکە لەو پێشمەرگانەی لەگەڵ کاروانی سێیەمی پێشمەرگا لە ڕۆژی 5 کانونی دووەمی 2015 چووە کۆبانێ. ئەو شارەی تا دەهات زیاتر دەبووە وێرانە. کە چوینە کۆبانێ شەوەکەی دی زۆر ماندی بووین ئەو برادرانەی ما کە وەزبەی دوو لەوێن دەربوون شەو پێشوازیان کردین، یعنی کە داخلی ناو کۆبانێ بوون بەڕاستی کۆبانێ شارەش وێران بوو، هەموو ڕووخا بوو، سەیارە برێن سوتا بوو، پەردە لە زادەدرا بوو. ئیدی بەیانەکەی ئێمە هەستاین شەڕ بوو، تیارە لە سەرمان بوو، شەڕ بوو، پەردە لە کۆرانەکان بوو، تەقە بوو. پێشمەرگا لە کۆبانەیە تەنیا شەڕی نەدەکرد بەڵکو لە پاڵ سەنگەرگرتن لە چەکدارانی داعش و پاراستنی سەلامەتی گیانی خۆیان تێکەڵ بەو ژمارەکەمەی خەڵکی سڤیل دەبوون کە لە کۆبانێ مابوونەوە و وێنەی یادگاریان لەگەڵ دەگرتن. فەیسەڵ قادر باس لەو ساتە دەکات کە برازایەکی لەدایک دەبێت. ناوم لێ نایە بەرخودان، براکەم بڕیاری دەگوتی تەواو قسەت ناچێنمە تا دێوە ئەو کاتی دەچم نفوسی لۆ دەردێنم. بەرخودان لەکنە من ناوەکی پیرۆزە، ناوەکی گەورەیە، ئەمە هەموو کات ئەو ملەتە لە بەرخودان داینە، ینی هەوڵ دەدەین وڵاتمان داگیر کرایە، ینی بەرخودان بکەین. من ئێستا لە خودای بەزیاد بی هەم لە بەرخودانی کۆبانێ بەشدار بووم هەم برازایەشم ناو لێ نا بەرخودان. ئێمە ڕۆژی 27/6 لەگەڵ فەرماندەمان عەمید مستەح بوو چوین وەکو حەفلە چوین، زۆر کەیف خۆش بووین چوینە سەمشتە نور زەولەشی هەموو ناو کۆبانێمان کرد، ئیدی شەرکەتە دەرەی کۆبانێ. هەندێک جار پێشمەرگا دوای سەرکەوتنەکان بەدەم گۆرانی کوردیەوە دەستی یەکدیان دەگرت و دەکەوتنە شایی و داوەت دەگیرا.
دیارسامیەکێکی دیکەیە لەو پێشمەرگانەی لە کاروانی سێمدا چووە کۆبانێ. وەکو شەڕ لە شەڕ هیچ کاتێک دیار نەبوو کە توکە چتە دەرەوەکەی شەڕەکەی دەچیتە ئەو شتانە بە هەموو دقەیەکدا ئەوە دیار نەبوو کەی ڕووی بەس ئەو کاتانی کە مەزال هەوا بڵێ خەڵتە تێکەڵی عیلەکان دەبوون بەڕاستی خەڵکی ڕێک و پێک بوون ئەوش کە شتانی کە من لێستە لە پێچاومە تەنها منداڵە چاوگەشەکانیان بوو کە لە برساوت بەرگەی برسێتی و گەرما و سەرمایانەگر لێندەر هەتا ئێستا ژۆ شتەم هە لە بەرچاوە. دوای ئەوەی بە چوار کاروان هێزی پێشمەرگەی کوردستان چوونە کۆبانێ و هاوشانی شەروانان بەرگریان لەو شاری ڕۆژاوای کوردستان کرد، ئێستا بەشێک لەو پێشمەرگانە لە میحوەری مەخموور بەرگری لا خاچی کوردستان دەکەن. ئەوان دەڵێن لە باکوور بێ یان لە باشوور، لە ڕۆژهەڵات بێ یان لە ڕۆژئاوا، لەکوێ مەترسی لەسەر خاچی کوردستان هەبێ ڕوو لەوێ دەکەن. فەرهاد چۆمانی، ڕوودا و